رادیۆی دەنگی گەلە. ئەم کاتتان باش بیسەرانی هێرزان لە ڕادیۆ دەنگی گەلەوە با یارمەتی هاوکارانم گەشتی هەواڵەکانی ئەمڕۆ پێنجشەممە 10 تەمووزی 2025 پێشکەش دەکەین کاتژمێردا با کاتی ناوەندی ئەوروپا. هاوسەرۆکایەتی کۆنسەی بەڕێوەبەری کۆمەڵجیڤاکین کوردستان کەجەکە سەبارەت بە بانگەوازە ڤیدیۆیەکەی ڕێبەرۆ جەلان بەیاننامەیەکی نووسراوی بڵاو کردەوە و ڕایگەیاند ئەو هەنگاوانەی کە ڕێبەر ئاپۆ لا ئێمەی دەوێت جێبەجێ دەکەین و ئەم هەنگاوە نوێیە بە لەبەرچاوگرتنی گەلەکەمان و گەلان دەنین، بەڵام دەبێت لەوە تێبگەن کا پرۆسەکە بە شێوەیەکی یەکلایەنە یان بەتەنها بە هەنگاونانی ئێمە پێش ناکەوێت. بەیاننامەی هاوسەرۆکایەتی کۆنسەی بەڕێوەبەری کەجەکە بەم شێوەیە خراوەتە ڕوو. ڕێبەرە عەبدوڵڵا ئۆجەلان بۆ بەرەو پێشبردننی پرۆسەی ئاشتی و کۆمەڵگەی دیموکراتیک بانگەوازیەکی نوێ کرا. ئەم بانگەوازە دوێنێ بڵاوکرایەوە و ڕایگشتی لا ناوەڕۆکەکەی ئاگادار کراوەتەوە. ڕێبەر ئاپۆ جارێکی تر باوتنی بەردەوامم لە پشتیوانی کردنی بانگەوازی ئاشتی و کۆمەڵگەی دیموکراتیک کا لە 27 شوباتی 2025 ڕاگەیەندرا ئیرادەی بەهێز و ئاشکرای خۆی نیشاندا. ئێمە وەک تەفگەری ئازادی ئەم بانگەوازە مێژوویەی ڕێبەر عەبدوڵڵا ئۆجەلانمان هەڵسەنگاند و بە پێویستی دەزانین ئەو ئەنجامانەی کە لەسەری یەک دەنگین بە ئاشکرا بۆ گەلەکەمان و ڕایگشتی بڵاو بکەینەوە. ئێمە پشتیوانی تەواوی خۆمان بۆ پرۆسەی ئاشتی کۆمەڵگەی دیموکراتیک بە بانگەوازی 27 شوباتی 2025 ڕاگەیاندرا نیشاندا و بە تەواوەتی ئەرکەکانمان جێبەجێ دەکەین. تا ئێستا بە گوێرەی باوەڕی خۆمان بۆ بانگەوازی ئاشتی کۆمەڵگەی دیموکراتیک و ئەرکی مێژووی کە بۆ بەدیهێنانی ئامانجەکانی ئەم بانگەوازە بڕیاری استراتیژیمانداوە و لەو چارچەوەیەدا هەنگاومان ناوە. باوریایی و هەستیاریەوە بە باوەڕێکی گەورە لە پشت ئەم پرۆسە مێژوویەوە کە ڕێبەراپۆ پرەی پێداوە وەستاوە. لەم قۆناغەدا کە پێیگەیشتوین کۆماری تورکیا و حکوومەتی ئێستای هێشتا بە گوێرەی پێویستیەکانی پرۆسەکە و ئەو هەنگاوە بەرچاوانەی کە ئێمە گرتومانەتە بەر هیچ هەنگاوێکیان نەناوە. ئێمە ئەمانە دەبینین و دەزانین. لەگەڵ ئەوەشدا بەپێی ئەو باوەڕەی کە بە ئامانجەکانی بانگەوازی ئاشتی و کۆمەڵگەی دیموکراتیک بەدەساتوە ئێمە پشتیوانیمان لە پرۆسەکە کردووە. ئەم بانگەوازە تەنها پەیوەندی بە ئێمەوە نییە بەڵکو لە هەمان کاتدا بۆ دەوڵەتیشە بەتایبەت پەرلەمان هەموو دامەزراوە سیاسیەکان و کەسانی بەرپرسیاریش دەگرێتەوە. هەتا ئەمڕۆ ئێمە بە گوێرەی بەرپرسیارەتی مێژووی خۆمان و بە هەستیارێکی گەورەوە هەنگاوی استراتیژیمان ناوە. ئێستا بڕیارمانداوە ئەو هەنگاوانەی کە ڕێبەراپۆ لە ئێمەی دەوێت جێبەجێ بکەین. ئێمە ئەم هەنگاوە نوێیە بە لە بەرچاوگرتنی گەلەکەمان و گەلان دەینێن، بەڵام دەبێت لەوە تێبگەن کە پرۆسەکە بە شێوەیەکی یەکلایەنە یان تەنها بە هەنگاونانی ئێمە پێش ناکەوێت. بۆیە پێویستە بە شێوەیەکی ڕاست و دروست لا پرۆسەکە نزیک ببنەوە و هەنگاوی پێویست بنرێت. لەسەر ئەو بنەمایە دەبێت بە دیلگرتنی ڕێبەراپۆ کە پرۆسەی کۆمەڵگەی دیموکراتیکی پەرەپێداوە کۆتایی بێت و ئازاد بکرێت، چونکە ئەگەر ڕێبەراپۆ ئازاد بکرێت ئەم پرۆسەیە دەتوانێت بەرەو پێشەوە بچێت و بگات بە ئامانجەکانی. هەروەها بە پێچەوانەوە مەحاڵە بە بەردەوامبوونی بارودۆخی ئێستا پرۆسەکە بەرەو پێش بچێت. دووەم، بۆ سیاسەتی دیموکراتیک و سەروەری یاسا پێویستە هەموو ئەو کارانەی پێویستە بکرێت. پێویستە سیاسەت و پەرلەمان لەم بوارەدا دەست پێشخەری بکەن و بەو پێی هەنگاو بنێن. پرۆسەیەک و پێشکەوتنێکی مانەدار تەنها بەم شێوەیە بەدیدێت. هەروەها لە کۆتاییشدا کەجەکە ڕایگەیاندوە ئێمە بە باوەڕەوە هەنگاو دەنین کە وەک چۆن تا ئێستا ناومانە لەمە بەدواش بۆ ئەوەی دەستکەوتی گەورەی بۆ گەلەکەمان بێت بەردەوام دەبین. ئێمە هێشتا بەو باوەڕی کە ئەم هەنگاوە وەڵامی خۆی دەدۆزێتەوە و پرۆسەی ئاشتی و کۆمەڵگەی دیموکراتیک سەر دەکەوێت هەنگاو دەنین. پاش زیاتر لە 26 ساڵ گەلانی باکوور و ڕۆژهەڵاتی سووریا جارێکی تر بابینینی ڕێبەرۆ جەلان دڵخۆش بوون و ڕژان لەسەر
شەقامەکان و ئاهەنگیان گێڕا. ڕێبەرۆجەلان بانگەوازیەکی مێژووی نوێ کردو. بانگەوازەکەی ڕێبەرۆجەلان ڕاستەوخۆ لە ئاژانسی هەواڵی فۆراتیش پەخش کرایەوە. گەلانی باکوور و ڕۆژهەڵاتی سووریا بە جۆش و خورۆشەوە پێشوازیان لە پەیامە ڤیدیۆیەکی ڕێبەرۆجەلان کرد و ڕژانە سەر شەقامەکان و ئاهەنگیان گێڕا. دانیشتوانی شارەکانی قامیشلو و کۆبانی حەسەکە گرگێل لە کێوڕەقا بە ئۆتۆمۆبیلەکانیان بە بەرزکردنەوەی وێنە و ئاڵاکانی ڕێبەرۆجەلان لە شەقامەکاندا ئاهەنگیان گێڕا. هەروەها لا چوارچەوەی بانگەوازی مێژووی بۆ پرۆسیاشتی و کۆمەڵگەی دیموکراتیکی ڕێبەرۆجەلان لە گرتە ڤیدیۆیەکدا پەیامێکی مێژووی بڵاو کردەوە. پەیامەکەش دەنگدانەوەی گەورەی لە جیهاندا هەبوو. شەوی ڕابردووش گەلی کەمپی پەنابەرانی شەهید ڕۆستەم جوودی لە مەخموور بە ئاهەنگێک پێشوازیان لە پەیامە ڤیدیۆیەکە کرد و پیرۆزیان کرد. ئاهەنگەکە لە ناوەندی چند و هونەری مەخموور ئەنجامدرا و پێش دەست پێکردنی خولەکێک وەستان بۆ گیانی پاکی شەهیدانی شۆڕشی ئازادی ئەنجامدرا. عایشە گۆڵدۆغان وتەبێژی پارتی یەکسانی دیموکراسی گەلان دەم پارتی لە ناوەندی سەرەکی دەم پارتی لە ئەنکەرە سەبارەت بە پەیامە مێژوویەکی ڕێبەری گەلی کورد عەبدوڵڵا جەلان و پێشهاتە نوێیەکان کۆنگرەیەکی ڕۆژنامەوانی ئەنجامدا. عایشە گۆڵدۆغان ئاماژەی بۆ کرد کە لە ساتەوەختێکی مێژووی داین کە 100 ساڵی دووەمی تورکیا دیاری دەکات و وتیشی ساڵانەکە دەڵێن کە ناونیشانی چارەسەری دیموکراتیکی ئاشتیە و یەکسانیە و دادپەروەریەکی بەهێز و هەمیشەییە و لە ئیمراڵیەوە لەلایەن بەڕێز ئۆجەلانەوە سەر چاوە دەگرێت. هەروەها پێویستە ئەمڕۆ جارێکی دیکە ئەمە ببیندرێت و ئەمە داواکاری هەمیشەیی ئێمەیە. وتەبێژی دەم پارتی ئاماژەی بۆش کرد کە لە 11 تەمووز بەشداری مەراسمەکەی پەکەکە لە سلێمانی دەبن و هاوسەرۆک و نوێنەرانی پارتە سیاسیەکانیش هەروەها بەشداری لە مەراسمەکەدا دەکەن. لە بەشێکی تری قسەکانیدا عایشە گۆڵدۆغان دووپاتی کردەوە پێویستە هەموو بەشەکانی کۆمەڵگە بە هەستیاریەوە کار بۆ چارەسەرکردنی پرسی کورد بکەن. ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆکۆماری تورکیا لە کۆبوونەوەی هەفتانەی فراکسیۆنی ئاکپا لە پەرلەمانی تورکیا قسەی کرد و هەڵسەنگاندنیشی بۆ ڕۆژەڤەکان کرد. ئەردۆغان ڕایگەیاند کە کۆبوونەوەیەکی بنیاتنەر و ئەرێنی لەگەڵ پەروین بولدان و مەدحەت سانجار ئەندامانی شاندی ئیمراڵی پارتی یەکسانی دیموکراسی گەلان دەم پارتی ئەنجام داوە. هەروەها وتیشی دەچینە قۆناغێکەوە کە لە ڕۆژانی داهاتوودا زانیاری ئەرێنیمان پێدەکات. دەشڵێت هیوادارین پرۆسی تورکیای بێتێرۆر با سەرکەوتووی کۆتایی پێبهێنرێت بەبێ ئەوەی هیچ ئاستەنگیەکی بۆ بێتە پێش. هەروەها دەشڵێت بەبێ ئەوەی دەرفەت باتیەکدانی لەلایەن دەوروبەرەوە بدرێت هیوادارین بە سەرکەوتووی پرۆسەکە بگاتە ئەنجام. ئۆزگۆر ئۆزەل سەرۆکی پارتیگەلی کۆماری جاهەپا لە شارۆچکەی سیلڤری ئیستانبول لەبارەی پرۆسی چارەسەریەوە لێدوانێکی بۆ ڕۆژنامە نووساندا. ئۆزەل لەوێدا ڕایگەیاند ڕێوڕسمی چەکدانانی گەریلاکانی پەکەکە کابڕیارە ڕۆژی 11 مانگ بەڕێوە بچێت بە ئەرێنی دەبینێت و ڕۆڵی لە هەنگاوەکانی دیکەی سەرخستنی پرۆسی چارەسەری بۆ دادەنێت. هەروەها دەشڵێت
هەروەها پرۆسی چارەسەری ئەمجارە بە دواهەل بۆ کۆتایی هێنانی شەڕی سوپای وڵاتەکەی و گەریلاکانی پەکەکە ناوزەت کرد. هاوکات سەرۆکی جەهاپە جەختی لەوە کردەوە کە هەر ئەرک و بەرپرسیارەتیەکان بۆ سەرخستنی پرۆسەکە بکەوێتە ئەستۆ ئامادەن کە جێبەجێ بکەن. بە گوێرەی ئاژانسی هاوار نیوز لا کۆبوونەوەی دوێنێ لا نێوان شاندی باکوور و ڕۆژهەڵاتی سووریا و حکوومەتی کاتی دیمەشق نوێنەری فەڕەنسا و ئەمریکا ئامادە بوون و لەبارەی جێبەجێکردنی ڕێکەوتی هەشخاڵی دەی ئادار گفتوگۆیان کردووە. هاوکات بە پێی زانیاریەکان چوار دۆسیەی سەرەکی لا کۆبوونەوەکەدا گفتوگۆی لەسەرکراوە و گرنگترینی ئەو دۆسیانەش بریتی بوون لا پرسی ئابووری سەربازی داهاتووی سووریا و پەیوەندەکانی قەسەدە و هەروە حکوومەتی کاتی دیمەشق. کۆبوونەوەکە لا کۆشکی تشرین لا دیمەشق بەڕێوە چوو شاندەکەی باکوور و ڕۆژهەڵاتی سووریاش لەلایەن مەزلوم عەبدی فەرماندەی گشتی قەسەدەوە سەرۆکایەتی کراوە و هەریەک لا تۆماس بەراک نێردەی ئەمریکا و ژان باپتیست فیڤەر نوێنەری حکوومەتی فەڕەنسا لا سووریا بەشداریان لا کۆبوونەوەکەدا کردووە. دوای کۆتایی هاتنی کۆبوونەوەکە بەیاننامێکی هاوبەشیش بڵاو کراوەتەوە بڕیارە جارێکی تر کۆبوونەوە لا نێویاندا بەڕێوە بچێت بە ئامانجی تەواوکردنی گفتوگۆکان و بە دوادا چوون بۆ جێبەجێکردنی ئەوەی کە لەسەری ڕێککەوتون. عادل عوسمان نووسەری باشووری کوردستان لە سلێمانی ڕایدەگەێنێت بە ڕێز ئۆجەلان و تەفگەری ئازادی سات بەسات لا نوێبوونەوەدان. هەروەها دەشڵێت پامەکەی ڕێبەر ئۆجەلان پامێکی مێژوویە و وەرچەرخانێکی گەورەیە. بۆیە لە چوارچێوەی پرسی پارادایمێکە تێکۆشانی 50 ساڵی چڕ کردەوە وە قۆناغێکی نوێی تێکۆشانی دەست پێ کرد کە لە تێکۆشانی چەکداری و بەرگری لە ناسنامەوە پەڕاندیەوە بۆ تێکۆشانێکی یاسایی و سیاسی و دیموکراتیک کە لەوێ بناغەکانی تێکۆشانێکی دیموکراتیک کۆمەڵگەیی پێشەخات. ئەم پارادایمە بۆ خۆی واتایەکی گرنگ و پڕمانای هەیە. بۆیە بۆ خۆشی ئەڵێ من هەواڵانم بانگەوازەکەم بۆ ئەوەی کە لەسەر پرسێکی لەم شێوەیە وەڵامێکی جددی بنەوە دایشیانەوە، یعنی بانگەوازەکەیان ئاوایانەیە کە بە پێزانینەوە هەواڵانی دەستنیشانەکە کە چۆن وەڵامی ئەو تێکۆشانەیانداوە قۆناغی نوێیان دەست پێ کردووە و بانگەوازی ژەکات کە لە چوارچێوەی هەنگاوەکانە بە منوتۆیی جوڵە نەکەن، بەڵکو بە دەست پێشخەری و هەنگاوە پێشینەکانی خۆیان وا بکەن کە لەسەر ئەساسی سێکرانەوەی سیاسەتی دیموکراتیک ئیش بکەن بۆ ئەوەی بگاتە ئاستی قۆناغێکی حقوقی و یاسایی کە پەرلەمان و دەوڵەتی تورکیش ناچار بکات بۆ ئەوەی کە هەنگاوەکانیان بنێن بۆ چارەسەری ئەو پرسەیە. وەڵامێکە بەو شەڕە تایبەتەی کە لە دژی تەفگەری ئازادی و ڕێبەراپۆ پێشەخرێت کە لە ژێر زەخت و فشاری دەوڵەتی تورکە ناچار بەوە کراوە کە گفتوگۆ بکە. بۆیە ئەو پەیامە وەڵامدانەوەی ئەوەیە کە لە کەشێکی ئازاد و بە بڕیارەوە ئەو گفتوگۆیانە سەر ڕێکخراوە. بۆیە ئەڵێ ئێمە بە بڕواژین کە سەرکەوتنی ئەم پرۆسەیە مسۆگەرە وە بانگەوازی لە پارتە سیاسیەکان و دەم پارتیژەکات کە لە پەرلەمانە هەلومەرجە یاسایی سیاسیەکان بەڕێوە بن و کۆمیسیۆن ئاوا بکەن بۆ ئەوەی بتوانن لە کەشێکی کراوەتر و ئازادترە گفتوگۆکانی چارەسەری پێش بکەوێ و دانوستان دەست پێ بکات و مێزێکی گفتوگۆی دوو لایەنە و چەند لایەنە دروست ببێت تا بتوانن ئەو پرسە چارەسەر بکەن. بۆیە عارف ئەلحەمامی ئەندامی لێژنە یاسایی پەرلەمانی عێراق لە لێدوانێکدا بۆ ڕۆژ نیوز ڕایگەاندووە کە بانگەوازەکەی بەڕێز ئۆجەلان ئەرێنیە و کاریگەری باشی لەسەر عێراق دەبێت، چونکە پاساوی تورکیا بۆ دەستێوەردان و داگیرکاریەکانی لە عێراق سەبارەت بەبوونی پارتی کرێکارانی کوردستانە ناهێڵێتەوە. هەروە دەشڵێت ئەمڕۆ ڕێبەری گێلان عەبدوڵڵا ئۆجەلان پەیامێکی مێژووی بڵاو کردەوە و تیایدا جەختی لەسەر سەرخستن و بەرەو پێشبردننی پرۆسەی ئاشتی کردوێتەوە. هەروە دەشڵێت دواتر ئەم پەیامی ڕێبەر ئۆجەلان بووە بە مانشتی میدیا جیهانی و عەرەبی و ناوخۆیەکان. گەشتی هەواڵەکانمان پێشکەشکردن بمێنن لا خێر و خۆشیدا.